ئەم کاتتان شاد و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. عێراق ئەو وڵاتەی لە ساڵی 2023 لە دەست دیکتاتۆر ڕزگار کراوە و 2 ساڵیش دوای ئەو ڕووداوە مێژوویە فەرمانڕەوایەتی وڵاتەکە درایە دەست عێراقیەکان تا خۆیان فەرمانڕەوایەتی خۆیان بکەن. نزیکەی 16 ساڵیش دوای ڕووخانی سەدام حوسەین هێشتا ڕۆڵی ئێران لە عێراقدا زۆرە و ئەمەش جێی نیگەرانی ئەمریکایە. لە عێراق ئەمریکا یارمەتی ئەم وڵاتە هاوپەیمانەمان دەدات تا کاریگەری کۆمەڵی ئیسلامی ئیرانی بەسەرەوە نەمێنێت. لە هەڵبژاردنەکەی مانگی 5 ڕابردوودا عێراقیەکان لە ڕێ هەڵبژاردنە گشتیەکانەوە تایفەگەریان ڕەت کردەوە. ئێمەش بە هەموو توانایەکمانەوە پشتیوانی لەوە دەکەین. خەڵکی عێراق ڕەتی دەکەنەوە لەوەی بکەونە ژێر دەسەڵاتی دەستە و تاقمە چەکدار و خوێنڕێژەکانی سەر بە ئیران. هاوکاریەکی دوستانە لە نیوان هەرێمی کوردستان و بەغدادا دەستی پێکردووەتەوە و سەنگیش خراوەتە سەر بەگژا شوونەوەی گەندەڵی. لە بەرامبەریشدا عێراقیەکان باز لە سیاسەت و ڕێبازی خۆیان دەکەن لەو ناوچەی جیهاندا، بەڵام وەک دەڵێن پەیوەندیەکی زۆر بەرفراوانیشیان لەگەڵ ئەمریکادا دەوێت. لە پەیوەندی بە لێدوانەکانی وەزیری دەرەوەی ئەمریکاوە بێگومان پەمپیۆ هاوپەیمانە و نوێنەری وڵاتێکی دۆستمانە. شتی زۆری هاوبەشمان هەیە و ئەندامیشن لەو هاوپەیمانەتی یارمەتی عێراقیانداوە بۆ لە ناوبردنی داعش لە ناو عێراقدا. ئەم دۆسیانە دەخینە ڕوو. باست لە قوڵی پەیوەندیەکانمان لەگەڵ هاوپەیماناندا دەکەین و هەروەهاش چۆنیەتی سەوداکردن لەگەڵ دۆسیەکانی ناوچەکە و وڵاتانی دراوسێ و هەموو ئەو بابەتانەی پەیوەندیان بە عێراقەوە هەیە. ئەمانە بێلەوەی دەخوازین پەیوەندیەکانمان لە ڕووی ئابووری و پەروەردەییەوە لەگەڵ ئەمریکادا فراوان بکەین. لەگەڵەوەشدا لە کۆتاییەکانی ساڵی 2017دا عێراقیەکان سەرکەوتنیان بەسەر داعشدا ڕاگەیان وەلێ پێدەچێ هێشتا هەر وەک گرفتێکی سەرەکی لە عێراقدا سیر بکرێت. پێویستە ئاماژە بەوە بکەین کە سەرقاڵی شەڕێکی قورس بووین. شەڕێکی ناوخۆی دژی داعش کە دامەزراوەکانی وێران دەکردین دەستکەوتەکانی لە ناو دەبردین. ئەم شەڕە وەک لە هەموو وڵاتێکی تردا ئاوەهایە. تەگەرەیە لە بەردەم گەشەکردندا و ئاوەدانکردنەوە دوا دەخات و هەوڵەکانمان ئفلیج دەکات. ئەمە نەکار بۆ عێراقیەکان، بەڵکو لەسەر ئاستی نێونەتەوەییش نیگەرانیەکی زۆری دروست کردووە بەرامبەر ئەگەر و نەگەرەکانی سەرهەڵدانەوەی داعش و ڕێکخراوی تری تێرۆریستی تریش کە هەن. ئەوەی تی گەشتون لە عێراق ئەوەیە هەمیشە مەترسی هەیە کە داعش بەنهێنی کار دەکات و دەشێت بتوانێت لە هەر کاتێکدا بێت سەر هەڵبداتەوە. هەر بۆیە پێویستە چارەسەرێکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریمان هەبێت. ئەمەش هەرتەنها بیرۆکە نەبێت بەڵکو ئەرکی سەرەکی بێت و ئێمەش دەزانین هەر ئاوەها دەکەن. زۆرێک لە وڵاتان ئامادەیی خۆیانیان نیشانداوە بۆ یارمەتیدانی عێراق وەک وڵات و هەروەهاش لە چوارچێوەی شەڕی دژی داعشدا. خۆشحاڵین بە بینینی یاسایی بوونەوەیەکی بەرچاوی ڕەوشی عێراق پاش ئەو شکستەی بەگشتی بەسەر داعشدا هاتووە. هەرچەندە دۆسیەی تەرۆریزمدا هەندێک بەشی عێراقدا کۆتایی پێ ناتوە. مۆسکۆ بە گرنگی دەزانێت بە شێوەیەکی فراوان یارمەتی دەربێت بۆ چارەسەرکردنی کێشەی تەرۆریزم لە عێراقدا. وەک دەگوترێت عێراق لە زۆر لایەنەوە یارمەتی و کۆمەکی پێویستە لەگەڵ ئەوەشدا کە وڵاتێکی دەوڵەمەند بەنەوتە بەڵام بە شەڕەکانیش وێران بووە. چاوی واشنگتن لەم بەرنمەیەدا میوانداری مایکل پرجن دەکات. مایکل یەکێکە لە لێکۆڵەرەوە باڵەکانی نێوەندی هاتسن و بە وردی چاودێری کاروباری عێراق و ناوچەکەش دەکات. ئینتیفاز قەنبەر ئینتیفاز سیاسەتمەدارێکی عێراقیە و دامەزرێنەر و سەرۆکی نێوەندی ئایندەیە. مایکل ئینتیفاز زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە تایبەت بە عێراق. ئینتیفاز پرسیاری یەکەمم لە لای تۆ دەست پێ دەکەم لە وەتای ساڵی 2023 هەتا ئێستش کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین هەمیشە کە باسی عێراق دەکرێت باسی ئێرانیشی لەگەڵدا دەکرێت. پێم دەڵێ بۆ؟ ئەوە سەلمێنراوە لە ساڵ 2023 ئێران ئاژاوە دەگەڕێت لە عێراقدا. لە ڕاستیشدا بەشێکی گەورەی زیانەکان لە وڵاتەکەدا و بەشێکی گەورەی گەندەڵیە لە عێراقدا، بەشێکی بەرچاوی خۆسەپاندنی تونندڕەوانەیە لە وڵاتەکەدا.
ئێرانیەکان بەشێک بوون لەو سەودایەی بۆ لادانی سەدام حسین کرا لە دەسەڵات و دواتر ئەمریکا هات بۆ ڕزگارکردنی عێراق لە دەسەڵاتی دیکتاتۆری و ئێرانیەکانیش بەردەوام ئەو لایەنانەی سەبەتاران بوون بەکاری دەهێنان تا سەربازی ئەمریکایی بکوژن و هەروەهاش هاندانی لایەنە شیعەکان تش بەبوونی ئەمریکا لە عێراق دژی گەلانی تری وڵاتەکە هەر ئەمانەش بوون وهایان کرد ئێران ببێتە گەورەترین تۆمەت بەخشەرەوە بەسەر لایەنەکانی تردا و بەردەوامیشدان بە ناسەقامگیری لە عێراقدا ئەوەی خۆم لە عێراق بینیم ئەوەیە ئێرانیەکان ئیسرائیل و ئەمریکاییەکانیان بە هەرچی گوناهبار کردبێت ئەوە ئێرانیەکان خۆیان ڕێک ئەو تاوانانیان کردووە ئێرانیەکان ئاژاوە و بەدکاریان دەکرد و دەیانگوت ئەمریکایە ئەمریکایەکانیان بە یارمەتیدانی داعش گوناهبار دەکرد بەڵام هەر خۆیان بوون هاوکاری داعشیان دەکرد و داعشەکانیان لە سنووری لوبنانەوە دەگواستەوە بۆ سنووری عێراق کە بە یارمەتی حزبڵای لوبنان دەیان کرد جا ئەوە ڕەوشەکە بووە ئێران ڕۆژئاوایان ئەمریکای بە هەرچی گوناهبار کردبێت ئەوە خۆی کردوویەتی جا بەڕاستی بەردەوامیش لەو هەوڵەدا بووە هەرچی خراپکاریەک دەکات بیخاتە ئەستۆی وڵاتانی ڕۆژئاوا ئەمریکا بەڵام ئینتیفاز سەرکردە عێراقیەکان خۆیان سوپاسگوزاری کۆماری ئیسلامی ئێرانن لەبەرەوەی وەکو دەڵێن بەشداریەکی زۆر بەرچاوی هەبووە لە شکست پێهێنانی داعشدا هەم لە عێراق هەم لە سووریاشدا. But Intifada, as you know, that the Iraqi leaders themselves, they are appreciating Iran's efforts in fighting Daesh and ending Daesh in not only in Iraq, in Syria too. Well, first of all, Iran is the biggest beneficiary for Iraq. جا لە پێش هەموو شتێکدا ئێران سوودمەندی یەکەمە لە شەڕی عێراق دژی داعش چونکە ئێرانیەکان لە بڕی ئەوەی لە وڵاتی خۆیان دەشەڕی داعش بکەن هاتوون لە ناوچەکانی عێراقدا بەگشت داعشدا دەچنەوە خاڵی دووهەمیش دەرکەوتن یان سەرهەڵدانی بەشێکی داعش لە ساڵی 2014دا دەگەڕێتەوە بۆ ئەوەی بۆ خۆم بە پشووی داعش لە سونە ناودێری دەکەم چونکە گەر تۆ سونە بیت ئەوە لە گۆشەیەکدا گیر دەکرێت تا ببیتە تونندڕە و ئەوجا بڕۆیت لەگەڵ داعش و ئەلقاعیدە کار بکەیت و وێنای دانیشتوانی سونە ناشرین بکرێت و دەرفەت بڕەخسێت تا بگوترێت ئەوە تا سونەکان خراپن و ئەوجا ڕاو بنرێن ئێرانیەکان ئەوەی بەرامبەر بە عەرەبی سونە کردوێنە لە عێراقدا بریتیە لە ڕەخساندنی زەمینەیەک تا سونەکان ببنە ئاوارەیەکی بێخاک یان خاکێکی بێدانیشتوان ئەلبەت ئەمەش لەو سونگەیەوە سەرچاوە دەگرێت کە ئێرانیەکان خەڵکی سونە ئاینزە بە مەترسێکی استراتیژی بەرامبەر خۆیان دەزانن هەر بۆیەشە بۆ مۆدای دوورخایەن کار لەسەر گۆڕینی دموگرافیای ناوچەکان دەکەن لە عێراق و لە سووریاشدا هەرچەندە لەو بڕوایدا نیم ئەمە کار بکات بەڵام کێشەی زۆر گەورە دێنێتە ئاراوە وەک داعش یان پێکەدانی شتێکی تری هاوشەوەی داعش یانی شتێکی خراپتریش لە داعش لە ئایندەدا. However, this is going to create huge problems, including ISIS, and probably a new re-emergence of something like ISIS, or even worse than ISIS in the future. مایکل نازانم چەند هاوڕێ لەگەڵ قسەکانی ئینتیفازدا بەڵام یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە بەپێی زۆرێک لە چاودێر کە ڕایان وایە ئەو جۆرە سیاسەتەی کە حکوومەتی عێراقیەتی بەتایبەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا وهای کردووە دەرفەتەکان زیاتر بڕەخسێ نەکرد بۆ داعش بۆ ڕێکخراوی تێرۆریستی تریش چارەسەر چی دەبێت لێرەدا بۆ عێراقیەکان چۆن دەتوانن خۆیان لەو جۆرە گرفتە ڕزگارکەن. Well, the first thing the Iraqis have to recognize, and it goes to what you were saying. یەکەم شت ئەوەیە عێراقیەکان بەوە بزانن وەک تۆ باست کرد هەروەها ئەمریکا و هاوپەیمانەکانیش دان بەوەدا بنێن کە هێشتا داعش شکستی پێ نەهێنراوە هێشتا چالاکە و جموجۆری هەیە ئەو مشتومڕەش کە ئینتیفاز ئاماژەی پێکرد تا ئەو کاتەی مەترسی داعش هەبێت ئەوە لە بەرژەوەندی ئێران و لایەنگرانی ئێرانە داعش هەرجێی مەترسیە لە ناوچە سونە نشینەکاندا چونکە هێشتاش دەتوانیت سونەکان بە هاوکار یان جەنگاوەری داهاتووی داعش وێنە بکەیت پێم وایە یەکێک لە کێشە گەورەکان ئێمە هەمانە واتە ئەمریکا هەیەتی ئەوەیە بە شێوەیەکی بەرچاو هەروە دێ و گەورەبوونی حەشدی شعبی فەرامۆش دەکەین بەتایبەتیش ئەو میلیشیانەی بەستاونەتەوە بە ئێرانەوە بەستاونەتەوە بە هێزی قودسەوە و بوونەتە لایەنگری قاسم سولەیمانی ئێستا ئەمانە پێگەیەکیان هەیە و بەرنووس دەخەنە بەردەم ئەنجومەنی نوێنەرانەوە تا ئەمریکا لە عێراق دەربنێت وەک ئەوەی لە لێدوانەکانیشیدا بینیمان لاڤرۆف خۆشحاڵە بەوەی جێ ئەمریکا پڕ بکاتەوە لە عێراقدا بەڵام شتە باشەکە لەوەدایە وەک سەرۆک ترامپ وتی کە ئەمریکا لە عێراق دەمێنێتەوە بۆ چاودێریکردنی ئێران ئەلبەت لێرەدا پێویستی بە سیاسەتێکە هەت بێت سیاسەتێک بزانیت چۆن ئەو چاودێری ئێران دەکرێت لە عێراقەوە بۆیە گرنگە بزانیت ئێران چێ بەکاردەهێنێت لە ناو حکومەتی عێراقدا تا کار ئاسانی بۆ ئەنجامەکانی بکرێت ئامانجە استراتیژیەکان کێ لە عێراقدا بەکاردەهێنرێت تا دزە بکرێتە ناو ئابووری عێراقەوە بە مەبەستی کەمکردنەوەی کاریگەری سزاکان لەسەر ئێران جا بەڕاستی ئەوەیە کە ئێمە شتە سەرەکیەکە فرامۆش دەکەین و سەنگی دەخینە سەر ئەو شتانی دەیبینین و جێی نیگەرانین
کەچی دەڵێن زۆر قورسنیان زۆر ئاڵۆز پێم وایە پێویستە خۆمان دوور ڕابگرین لەو جۆرە بیانوانە پێویستە بەرامبەر بە قورس بڕیار هەبێت و بەرامبەر ئاڵۆزیش بڕیارێکی تر هەبێت پێویستە سیاستمان بۆ قورس و بۆ ئاڵۆزیش هەبێت و ئەمە شتێکە هیوادارم ئەمریکا لە 2 ساڵی داهاتوودا هەنگاوی دروستی بۆ بنی جا پێ دوای عراقیەکان بتوانن ئەو جۆرە سیاسەتە بەکاربێنن I think if you listen to what the Prime Minister was talking about, he said جا پێم وایە گوێمان لە سەرک وەزیرانی عێراق بوو وەگوتی هەر شکست پێهێنانی داعش نییە بەڵکو پێویستە لەباری ئابووری بڕوانی لە ئاوەدانکردنەوە بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەڵام ئەم شتانە هێشتا باڵیان کێشاوە بەسەر ئەو ناوچانەی لە داعش ڕزگار کراون ئەمە شتێکە وەک بەڕێوەبەری دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکا باسی کرد ڕەوشی ئێستا عێراق هەر بەو شێوەیە کە پێشتر داعش لەسەری دروست بوو هێشتا بۆ شاوی کلێنی گەورە لە دۆسی ئاشتەواییدا هەیە هیچ هەوڵێکی حکوومەتی عێراقی نییە بۆ بەتوانەکردنی سونەکان بۆ بەرەنگاربوونەوەی نەوەی داهاتوی قاعدەیان داعش یان شتێکی خراپتر وەکەوەی ئینتیفاز باسی کرد سەرنج نەخراوەتە سەر ڕۆژەکە پێم وایە لە بەرژەوەندی حکوومەت دەبێت بڵێ هێشتا داعش هەرما و بۆیە مانەوەی حەشتی شعبی ڕەوایی هەیە ڕەوایی بە هەبوونی شتەکانی تریش هەیە بۆ من کێشەی عێراق وە ئەمریکاییەکی 10 ساڵی لە عێراق بەسەر برد بێت کاتێک پاش 10 ساڵی تر دەگەرێتەوە بۆ هەمان وڵات هەر هەمان کێشە و ئاڵۆزی دەبینێتەوە لە ڕۆژئاوا و لە باکووری عێراق چونکە حکوومەت لەو ناوچانە ئابووری فرامۆش کردووە دۆسیەکانی تایبەت بە ئاشتەوایی گەنجێکی شیعە یان سونە یان کورد لە هەر جێیەکی عێراق بێت نابێت وها هەست بکات کە حکوومەتەکەی باخی پێنادات پێم وایە زۆرێک لە عێراقیەکان لە هەموو پێکاتەکان لەو بڕوایدان بەغدا هیچیان بۆ ناکات و گەندەڵیەکی زۆریش هەیە سەرنج دەخەمە سەر خۆپیشاندانەکانی بەسرا لە سەدا هەفتای دانیشتوانی بەسەر لەژێر تەمەنی 35 ساڵیەوە و چاویان لە بەغدایە بەڵام هیچ چارەسەریەکی لێوە نابین جا لە هاتنی هاویندا گرفتەکان زۆر قورسرە بن کێشەی ئاو بنمونای کە هێشتا هیچ چارەسەریکی بۆ نەکراوە لە مانگی حەودا دەبینین سیاسەکان دەکەونە کێشەی نوێ و ملیشیاکان و هێزە نهێنەکان و نمونونەکانی وەک قەیس ئەلخەزعەلی دەکەونە ئاماژەکردن بەوەی عادل عەبدولمەنتی سەرۆکوەزیر شکستی هێنا و هیچی پێناکرێت و دەژێن دەبوایە ئەوانە خۆیان لە دەسەڵاتدا بوونایە چونکە جەخت دەکەنەوە لەوەی هەر ئەوانە خۆیان دەتوانن خزمەتگوزاریەکان دابین and say that we should be in charge because only we can provide services. So there's all these things at play. داگیرکردنەکان و شەڕەکانی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی زیانێکی زۆری داوە لە ژێرخانی عێراق بە شێوەیەک لەگەڵ بودجەی دیاریکراوی عێراق خۆیدا یارمەتی و کۆمەکە داراییەکانی وڵاتانیش هێشتا وەک عێراقیەکان دەڵێن بەس نییە بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکەیان. العراق بحاجة إلى الإعمار العراق بحاجة إلى التنمية عێراق پێویستی بە ئاوەدانکردنەوەیە عێراق پێویستی بە گەشەکردنە شەڕی ئێمە دژی تیرۆریزم بەردەوام دەبێت بەڵام ئەرکە سەرچێکەکەمان و بنەمای شەڕی ئەمڕۆژمان بۆ ئابووری و ئاوەدانکردنەوە و دابینکردنی خزمەتگوزاریەکانە ئێمە سوورین لەسەر هەمووی و بۆ تەواوکردنی ئەم ئەرکەمان تماما لإنجاز هذه المهمة. گەندەڵی بەشێکی تری سەرەکی کێشەکانی عێراق و عێراقیەکان خۆیاندان بەوەدا دەنێن ئەو بودجانەی بۆ ئاوەدانکردنەوە و بژانەوەی ژێرخانی وڵاتەکەیان تەرخان کراوە بەفیڕۆچوون. صرفت أموال رسمية وأهلية پارەی وڵات خەرجکراوە ئەو بڕە زۆرەی پارە دەبوایە دەستکەوتی زۆر گەورەتر دابین بکرابایە وەک لەوەی کراوە کەم تەرخەمی و کەموکوڕی هەبوون شت هەبوون لە دەست ئێمەدا نەبوون فاکتەری تایبەت هەبوون بووبوونە هۆکاری ئەو خراپی بەڕێوەبردنەی لە چەند ساڵی ڕابردوودا بینیمان. گەیشتن بە کۆتایی هێنان بە داعش وەها سەیر ناکرێت کە ئیتر عێراق لەو ناوچەیی جیهاندا هەنگاو بەرەو کەنارەکانی ئارامی دەنێ لەو ڕوانگەیەوەی دەشێ ئاڵۆزیەکانی نێوان دوو وڵاتی تر هێندەی تر ڕەوشی عێراق لەرزۆک بکەن. موقف العراق من بە پشتیوانی یەزدان هیوادارین هیچ قەیرانێک لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕوونەدات لە ناوچەکەدا بە شێوەیەکی فراوان کار دەکەین تا هیچ قەیرانێک لە ناوچەکەدا ڕوونەدات و بێگومان هەر قەیرانێک ڕوو بدات کاریگەری دەبێت بەسەر هەمووانەوە لە ناوچەکەدا نەک هەرتەنها عێراق. هەر لە سەرەتای پێکێنانی ئەم حکوومەتەدا سەرۆکوەزیر و سەرۆک کۆماری جووتویانە کە عێراق دەبێتە خاڵی پێگەیشتنی ئابووری و دیداری هاوبەشی وڵاتان و دراوسەکانیشمان نەک ئەوەی ببێتە بنکەیەک بۆ دوورکەوتنەوە بۆ ململانێ. هەر بۆیە عێراق تێدەکۆشێت تا ناوچەکە پارێزراو بێت لە ڕاستیدا لە 40 ساڵی ڕابردوودا عێراق و ناوچەکەش بە ژمارەیەک شەڕدا تێپەڕیون و بەرگەی هیچ شەڕێکی تر ناگرن. هەر بۆیە عێراق هەوڵی خۆی دەدات بۆ ئاشتی و ئاسایشی ناوچەکە و هەروەهاش بۆ گەشەکردنی ئابووری لە ناوچەکەدا. وبالتالي يعمل العراق نەکەرم کێشانەی نێوان تاران و واشنگتن بەڵکو ڕەوشی سووریاش کاریگەری هەیە بەسەر عێراقەوە کە ئێران ڕۆڵێکی زۆر دەژێڕێت لە قەیرانی ناوخۆیی سووریادا.
پێویستە ڕەوشی سووریا هێور ببێتەوە و دەشبێت تێرۆریزم لە ناو ببین. پێویستە سووریایەکی یەکپارچە بدرێتەوە دەست حکوومەتی وڵاتەکە و سەروەریشی پارێزراو بێت. ئێمە بە هیواین سەقامگیری لە سووریادا هاوشێوەی ئارامی عێراقی لێبێت چونکە سەقامگیری سووریا بۆ سەقامگیری ناوچەکە گرنگە. مۆسکۆ تەواوی ئەو گرفتانەی عراق و ناوچەکەش لە گۆشەنیگای شەڕی دژی تێرۆریستانی داعشەوە دەبینێت. پاش سەردانەکەمان بۆ عێراق هیوادارم بتوانین بڕوانینە تەواوی ڕەهەندەکانی هاوکاری نێوانمان لە بوارەکانی بازرگانی و ئابووری و سیاسیشدا. ئێمەش حەز دەکەین ڕوانینی ئێوەش بزانین لەبارەی ڕەوشی عێراق و سووریا و وڵاتانی تری ناوچەکەش لە سۆنگەی شەڕی دژی تەرۆریزمەوە. مایکل لە ئاوەها ڕەوشێکی عێراقدا پێ دوای عێراقیەکان بتوانن ئەو پرۆژەی ئاوەدانکردنەوەی کە باسی دەکەن دەستی پێ بکەن بتوانن وڵاتەکە لەسەر پێی خۆی ڕابگرنەوە جارێکی تر. لەو بڕواایەدام دەتوانن بیکەن بەڵام کەوتۆتە سەر ئەوەی ئایا خواستەیە یان نا توانین هەیە بۆ ئەوەی بیکەن بەڵام وەک گوێمان لە سەرۆگۆزیران عێراق و کە کێشەکە سەرچاوی هەیە بەبێ ئەوەی بڵێت گەندەڵی ناڕاستە و خۆش ئاماژەی بەبوونی کێشەی گەندەڵیش کرد ئەگەری گوێمە لە قسەی هەندێک لایەنەکان گرتی بێت لە دواترین هەڵبژاردندا سەنگیەکی ئەو تۆ لەسەر ئاوادانکردنەوەی ناوچە سونەنشینەکان نەبوو وەک ڕوومادی کە لە سەدا هەشتای وێران بووە ڕۆژئاوای مووسڵ کە هەر بە تەواوەتی خاپۆکراوە وەک بڵێ هەست بەوە دەکرد کە خواست نەبێت بۆ ئاوادانکردنەوەی ئەو ناوچانە لەسەر بنچینی ئەوەی بڕوایان وایە جارێکی تریش دەکەوێتەوە دەست داعش خواست نییە بۆ هەبوونی هێزی تایبەتی ئاسایش لەو ناوچانە کە بۆ نمونە شارەزای گەڕەک و شوێنەکان بە مانایەکی تر ئەو خواستە نبینی تا عەرەبی سونە و کوردیش ببنە بەشێک لە هێزە ئاسایشیەکان بۆ پڕکردنەوەی پۆستە سەربازیەکانی ژمارەیەک لەیەکە لەشکریەکانی عێراق و بە تایبەتیش ئەوانەی لە دوای هێرشەکانی داعشەوە جا ئەوەیە کە پێویست بە خواستی سیاسی هەیە بە ئەو هەنگاوانە بەڵام من بۆ خۆم ئەو خواستە نبین و زیاتر گوێویستی بیانۆکان دەبین وەگەوەی دەگوترێت قورسە بکرێت تەگەرەی زۆری لە بەردەمدایە و پارەی زیاتریشمان دەوێت لە ساڵی 2023ەوە گوێویستی ئەو شتانی لە کاتێکدا پێویستە خۆتەرخانکردن هەبێ بۆ ئەو هەنگاوانە ئەمریکا و کۆمەلگای نێونەتەوەی کۆمەکی عێراقیان کردووە و بەرهێنانی نێونەتەوەییش یارمەتی دەربوون لە پرۆسەکانی ئاوادانکردنەوەدا پێویستیشە ئەو 30 میلیارد دۆلاری ئەمریکا وەک قەرز دابینی کردووە بۆ عێراق بە پلەی یەکەم پێویستە لەو ناوچاندا بەکاربهێنە کە لە کاتی داعشدا وێران بوون مشتومڕێکی زۆر لەسەر ئەمە هەیە و بەڵام ئەوە تا هەرگوێمان لە بیانەکانە انتفاز بەڕای تۆ لە 2005ەوە کە عراقیەکان ئیتر بە تەواوەتی خۆیان ینی فەرمانڕەوای خۆیانن و هەر یەکێک لەو سەرۆکاری حکوومەت لە ئەیاد عەلاویەوە برای جعفەری نوری مالکی حەیدەر عەبادی و تەنانەت ئێستاش دکتۆر عادل عەبدولمەجیدی هەموو باسی شەڕی دژی گەندەڵی دەکەن تۆ وەکو سیاسیەکی عراقی ئەکرێ بۆمان بابسکەی بۆچی ئەم گەندەڵیە کۆتایی پێنهاتوە مەترسی کۆتایی پێهێنانی گەندەڵی لە عێراقدا بۆچی وای لێهاتوە بچێتە خانەی بەرژەوەندەیە سیاسیەکانەوە. لە پێناو ئەوەی تیرۆریزم لە عێراقدا لە ڕێگوڕیشەوە هەڵبکێشرێت و بە تایبەتیش داعش و ڕێکخراوەکانی وەک داعش ئەوە پێویستە ئەو ژینگەی نەهێڵیت کە تیرۆریستانی تیادا دروست دەبن. ئێستا مووسڵ بە تەواوەتی وێرانە ڕۆمادی بە هەمان شێوەی وێران کراوە زۆرێک لە عێراقیەکان لە ئوردوگەکانی پەنابەراندا دەژین جا ئەم جۆرە ژینگەیە دەکرێت ناوی بنین ژینگەی پێشوازی لە گەڕانەوەی داعش یان ڕێکخراوەیەکی لە داعش خراپتر حکوومەتی عێراق بە فەرمی ڕایگەیاند پێویست بە 88 میلیارد دلار هەیە بۆ ئاوادانکردنەوەی ئەو ناوچەی داعش داگیری کردبوون و وێران کراون بۆ خۆم وەک ئەندازیاری دەڵێم لە ئێستادا پێویست بە لە 120 یان لە 110 ئەو بڕەپارەیە هەیە تا دەست بکەیت بە ئاوادانکردنەوە ینی 9 بۆ 10 میلیارد دلار جا ئەو پارەیە کە نەبێت یان دابین نەکرێت ئەوەیان دەیان ساڵی تر پرۆژەکانی ئاوادانکردنەوە دوا دەکەوێت ئەمەش ڕەهەندێکی زۆر مەترسیدارە چونکە ئێرانیەکان ئاودانکردنەوەی ناوچە سونەنشینەکان لە پلەی یەکەم و سەرکیدا نابینن و دێن سونەکان لە پراوێز دەنین و هێزەکانی حەشیشابی بەکاردەهێنن بۆ سیاسەتی پاکتاوکردن لە عێراقدا ئالەم ڕۆژەدا سونەی باش سونەیەکی مردووە من ئەمە لە ڕوانگەی ئاینزاییەوە ناڵێم بەڵکو لەو ڕوانگەی استراتیژیەی ڕوانینی ئێرانەوە بەرامبەر عێراق باسی دەکەم ئەو ئێرانیانەی ئەمڕۆ فەرمانڕەوای ئێرانن لە سەدا 99یان دەرچووی شەڕی عێراق ئێرانن و لەو شەڕەدا ڕوبەڕووی مەینەتی و نەهامەتێکی زۆر بوونەتەوە هەر بۆیە عێراق لە سووریا و لە لوبنانیش جیاوازتر دەبین و وەک مەترسیەکی استراتیژی لێ دەڕوانن و بەتایبەتیش لە سونەکان ئەمە یاریە ترسناکەی ئێران لە عێراقدا جا ئەگەر ناوچە وێرانبووەکانی دەستی داعش ئاودان نەکرێنەوە ئەوە ئەو ژینگە ڕاستەقینەیە نابینین بۆ گواستنەوەیەکی ئاشتیان لە عێراقدا
for a peaceful transformation in Iraq. باشە ئەمە ئەوم پێ بڵی بەرژەوەندی سیاسی لایەنە سیاسەکانی عراق لەمەدا چییە کە درێژە بە گەندەڵی بدرێ کە هەوڵێکی ڕژ نەدرێ بۆ ئەوەی گەندەڵی هەر هیچ نەبێ کەم بکرێتەوە بەرژەوەندی سیاسەکە لە چیدایە؟ کێشە گەورەکە لەوەدایە لایەنە ئیسلامی شیعەکان وها دەڕوان عێراق کە بەشێکە لەو دەوڵەتە ئیسلامیەی بنکەکەی لە تارانە وەک ئەوەی لە ڕابردوودا بە نوکتە باسمان دەکرد دەمانکوت ئەگەر لە مەسکۆ باران ببارێت ئەوە کۆمونیستەکان لێرە چەترەکانیان هەڵدەدەن ئێستا لە بەغدا چەت هەڵدەدرێت کاتێک لە تاران باران دەبارێت ئەو خەڵکە دەستەواژی ئێران بەکار ناهێن و هەر دەڵێن کۆماری ئیسلامی و عێراقیش وەک بەشێک لەو کۆماری ئیسلامیە دادەنێن جا ئەو جەربیکردنەوەیە بەبێ هەبوونی هەستێکی نیشتمانپەروەرانی عێراقیانە بەبێ هەبوونی تێگەیشتن بۆ چەمکی سەروەری عێراق هەبوونی ئەو جۆرە تێگەیشتنەی بەرژەوەندەکانی ویلایەتی فەقێ لە سەرە و عێراقی بوونەوە دادەنێت هەر بۆیە ئەو لایەن و میلیشیانەی سوێندی هاوسۆزیان بۆ ئایەتوڵڵا خامنەی خواردووە ناتوانن ئەم وڵاتە بەڕێوە ببن چونکە ناتوانرێت بە خەڵکێک وڵات بنیاد بنێت کە هاوسۆزی بۆ ڕێبەرێکی تر هەیە لە وڵاتێکی تردا جا هاوسۆزی دەربڕین بۆ خامنەی یان هەر ڕێبەرێکی تر لە دەرەوە لە دەستدانی هاوسۆزی و خۆشەویستی دڵسۆزیتێ بۆ وڵاتی خۆت جا ئەمە کێشە بنچینەکەی ئێستای عێراقە هەر بۆی پێویستە عێراق لەو لایەنە ئیسلامی شیعانە ڕزگار بکرێن و هەنگاو بنرێت بە ئاراستەی هەبوونی فەرمانڕەوایەتێکی سیڤیلیانە کە ئاین لە دەوڵەت جیا بکاتەوە تا وڵاتەکە بگەڕێتەوە سەر زەمینەی ئارامی. مایکل زۆر بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە کامیان مەترسی زیاترە بۆ ئایندەی عێراق گەندەڵی یا داعش؟ گەندەڵی هۆکارە بۆ دروستبوونی داعش گەندەڵی هۆکارە بۆ پشتیوانی و هاوسۆزی هەر هیچ نەبێت هەندێک لە سونەکان بۆ داعش گەندەڵی دەبێتە مای بێبەشکردن شیعەکانیش لە شاری بەستە گازەندەیان لە گەندەڵی هەیە و گەیشتە و ئاستەی قوسوخانەی ئێرانیان ئاوردا ئۆفیسەکانی ئەو لایەنە شیعانیان سووتان کەسەر بە ئێران ئەوە تا دەبینین گەندەڵی لە تەواوی عێراقدا بۆ تەمایی بێکاری بۆ تەمایی ئەوەی عێراقیەکان بڕوایان نەبێت بەوەی ئایندەیان هەیە لە وڵاتەکاندا بەداخیشەوە دەبینین داعش و ئێران و لایەنەکانی سەر بەوانیش ئەم گەندەڵیە بەکاردەهێنن بەکاری دەهێنن چونکە ئاسانە بۆیان و چونکە ئەمریکاش فرامۆشی کردو و ڕەوایش دەدات بە بیانەکانی بەغدا و دەڵێت ئەرکەکە قورسە لە بری ئەوەی ئەمریکا بڵێت ئەوەی ڕوو دەدات بەهۆی گەندەڵیەوەیە. من دەگەڕێمەوە وڵاتان ئێستا هەندێک لایەنی شیعە هەن لە عێراقدا داوای کشانەوەی تەواوەتی هێزە سەربازیەکانی ئەمریکا دەکەن و ئەوەشیان کردوتە بیان و کە شەڕی دژی داعش تەواو بووە. واضح أن البرلمان العراقي يرفض ئەوە ڕوونە کە پەرلەمانی عێراق بە بەردەوامی بوونی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق ڕەت کردوێتەوە بە هەمان شێوەی ئێستا دڵنیام و متمانەشم هەیە کە پەرلەمان بڕیارێک پەسەند دەکات بۆ ڕێخستنی چۆنێتی مانەوەی هێزە سەربازیەکان هەزاران سەربازی ئەمریکایی لێرن بەلانی کەم 5,000 سەربازن ئەگەر مەبەستی سەرەکی بۆ بەرەنگاربوونەوەی شەری داعش بێت ئەوە ئەو مەترسیە نەماوە ئیتر چ ڕەوایەک هەیە بۆ مانەوەی ئەو هێزانە لێرە ئایا عێراق پێویستی بە مانەوەی ئەو هێزانەیە ئایا عێراق پێویستی بە هێزی شەرکەرە نا بەڵام پێویستی بە ڕاوێژکاری لەشکری و مەشق و ڕاهێنان پێکردن هەیە بە تایبەتیش بۆ فڕۆکەکانی جۆری F-16 سەرۆکی عسائب ئەهل الحەق ئاگاهیش دەدا ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا عێراق جێ نەهێڵن ئەوە دەشێت ڕووداوی نەخوازراو ڕووبدات. كانت الولايات المتحدة الأمريكية تريد ئەگەر ئەمریکا بێوێت بوونی سەربازەکانی خۆی لێرە بسەپێنێت و دەستور و پەرلەمانی عێراق فەرامۆش بکات ئەوە ئیتر بە دڵنیاییەوە عێراقیش دەتوانێت بە هەمان شێوە ڕەفتار بکات و بە زەبری هێزەکانی ئەمریکا دەربکات. يستطيع أن يعامل بالمثل ويخرج كذلك بالقوة. زۆرێک لە گەورە کاربەدەستانی وڵاتانی ڕۆژاوایی ئاوەها هەڵوێستێک دەبەستنەوە بە کاریگەریەکانی ئێرانەوە لە ناو عێراقدا و جەختیش دەکەنەوە لەوەی پێویستە ئیتر عێراق پشت بەخۆی ببەستێت. پێم وایە گەروەها چاوەڕوان بکرێت ئێران هیچ کاریگەریەکی لە عێراقدا نەمێنێت ئەوە شتێکی خەیاڵیە لە ڕوانگەی مێژووی هەردوو وڵات و هەروەهاش نزیکی ئێرانەوە ئەوەی گرنگە ئەوەیە عێراق دەرفەتی خۆی بدۆزێتەوە لە پێناو ئایندەی خۆیدا لە ڕێی پەیوەندی دەرەوەی و بەهێزی ئابوووریەکەی کە چیدی پشت بە ئێران نەبەستێت. هەوڵەکان بۆ هێورکردنەوەی ئەو ڕەوشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بەکاری زیاتر و خواستی ڕاستەقینەش هەیە بۆ سەقامگیری لەو ناوچەیەی جیهاندا. هێشتا کاری زیاتر ماوە بکرێت بۆ سەقامگیری ناوچەکە بە تایبەتیش لە ڕووی سیاسیەوە پێویستە چارەسەرێکی خێرایی سیاسی لە سووریادا بکرێت دەبێت هەموو میکانیزمە ڕاست و دروستەکان بەکار بهێنین تا بتوانین خواستی سیاسی تەواوەتی هەبێت لە پشت ئەو چارەسەرکردنەوە.
کاربەدەستانی وڵاتانی ڕۆژاوا لەو بڕوایەدان پێویستە هەوڵی تەواوەتی بدرێت بۆ پڕکردنەوەی ئەو کلێنانەی داعش و هاوشێوەکانی داعش سوودی لێوەردەگرن و بە هەنگاوێکی گەورەشی دەزانن بە ئاراستەی سەقامگیری لە ناوچەکەدا. شانشینی یەکگرتوو نیگەرانیەکی قوڵی هەیە سەبارەت بە بوژانەوەی داعش و هەروەهاش بەکارهێنانی خاڵە لاوازەکان ئەوەش ڕەچاو دەکەین لەگەڵ ئەوەی هاوپەیمانەتی جیهانی سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە لە پاشەکشە پێکردنی داعشدا لەو ناوچانی پێشتر داگیری کردبوون. لێرەشدا ئازایەتی هێزە ئاسایشەکانی عێراق و هێزی پێشمەرگە جێی سەرنجی هەموو جیهان بووە، بەڵام ئەمانە هەمووی بەو مانایە نین کە بگوترێت مەترسیەکە نەماوە. ئەندڤازەرۆک لەم بەرنامەیە و پێشتریش ئاماژەی پێکرا هەردووکتان تۆش و مایکڵیش هاوڕان لەسەر ئەوەی کە هێشتا داعش مەترسیەکە لە عێراقدا بوونی هەرماوە. بەڕای تۆ عێراقیەکان بە تەنیا خۆیان یا با بڵێم هێزە ئاسایشیەکانی عێراق ئەتوانن کۆنتترۆلی داعش بکەن، کۆتایی بە داعش بێنن یا بە هەر مەترسیەکی تری کە ڕوبەڕوویانە بێتەوە بەبێ بوونی هێزی بیانی و بە تایبەتی هێزەکانی ئەمریکا؟ پێشەکی دەمەوێت وەڵامێکی قسەکانی قەیس الخەزعەلی بدەمەوە. بوونی میلیشیا لە عێراقدا دژی دەستی وڵاتەکەی کە شیعەکان خۆیان نووسیویانەوە بۆ خۆشمێکێک بووم لەوانەی بەشداریان هەبوو لە نووسینی دەستوردا لە ساڵی 2005 لە ماڵی کاک مەسعود بارزانی لە بەغدا. خاڵ دووهەمیش ئەوەیە کاتێک داوا دەکات هێزە سەربازیەکانی ئەمریکا بکشێنەوە چونکە شەری داعش تەواو بووە، کەواتە پێویستە هێزە میلیشیاکانیش هەڵبۆشێنەوە چونکە وەک دەڵێت داعش نەماوە. لە ساڵ 2011دا بەر لەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە راپۆرتێکی وەزارەتی بەرگری عێراقم بەدەست گەیشت. ئەو راپۆرتەدا نووسرا بوو ئامادەی لەشکری عێراق تارکەکان لە ئەستۆ بگرێت لەو کاتەدا تەنها لە 25 بووە. ئەمەش وەهای کرد کە نووری ئەلمالەکی وەک سەرکردەی گشتی ئەو کاتەی هێزە ئاسایشەکانی عێراق دووچاری نیگرانی بێت کە لە بەرامبەر ئەو کشانەوەیە و دەیویست داواش لە ئەمریکا بکات بمێنێتەوە تا ئەو کاتەی ئامادەی لەشکری عێراق دەکاتە ئاسی پێویست بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکان لەو سەوەختەدا. ڕاستە ئەوەی نەکرد، ئەڵبەت مەبەستی سیاسی هەبوو چونکە دەیویست بۆ ئێران باشتر بێت وەک لەوەی لە پێنا وڵاتەکەیدا باشی بنێت. ئەمڕۆژ ڕوبەڕووی هەمان کێشە بووینەتەوە. مەترسیەکانی داعش گەورەترن لەوەی عێراق بەتەنیا ڕوبەڕوویان بێتەوە. ئەمە شتێک نییە شەرمی لێ بکەیت. هاوپەیمانێتی دژە هیتلێر لە دووهەم شەڕی جیهانیدا تەنانەت کۆمونیستەکانیش بەشدار بوون تایدا. هەر بۆیە هیچ گرفتێک نییە لەوەی هاوپەیمانیەتت لەگەڵ وڵاتانی تردا هەبێت بۆ بەرەنگاربوونی دژمنێکی خوێنڕێژ وەک داعش. بەڵێ هێشتا عێراق پێویست بە یارمەتی ئەمریکا هەیە و ئەمریکاش ئامادەیە بۆ یارمەتیدانی عێراق و پێویستە سوود لەم دەرفەتە وەربگیرێت. شتێکی تریش ئەوەیە کە ئەو سەرباز ئەمریکایانی لە عێراقن نەبوونەتە بار بەسەر وڵاتەکەەوە و فلسێک چییە لە داهاتی عێراق بۆیان خرج ناکرێت بە پێچەوانی ئەو دارایی بۆ حەشی شعبی خرج دەکرێت کە دەکاتە چەندین میلیارد دلار و زۆر بەشیان سەد ئێرانن. لە کاتێکدا سەربازەکانی ئەمریکا هیچ خەرجێکیان لەسەر عێراق نییە و بۆ دڵنیابوون لە شکستپێدانی داعش لەوێن. ئەوە ئەو پەڕی گەمژەیە پێیان بڵێیت بڕۆن و جێبی هەڵن و ئەوجا داعش بگەڕێتەوە هەمان ئەو سناریۆی ساڵ 2014 دووبارە بکرێتەوە. پاش کشانەوەی هێزە سەربازەکانی ئەمریکا پێویستە وانەیەکی گەورە و گران لەو ڕۆژەوە فێر بین کاتێک ئەمریکا ساڵی 2011دا کشایەوە داعش دروست بوو. مایکل ئەگەر لەبیرت بێت بەر لە 2011 عێراق زۆر سەخامگرتر. کاتێکیش ئەمریکا کشایەوە دەرگاکانی دۆزەخ بەسەر عێراقدا کرانەوە و ئێرانیەکانیش خۆشحاڵ بوون بە دروستبوونی شەڕەکانی داعش تاحاشی شعبی دروست بکەن. ئێستاش هەوڵ دەدەن هێزی سەیەمی چەکدار دروست بکەن، یعنی پاسدارانێکی تر لە عێراقدا. مایکل بەڕای تۆ ئەم داوایی کە ئێستا دەکرێت لە عێراقدا ئەمە داوایەکی پخت عێراقیە یاخود داوایەکی ئێرانیە بە تایبەتی بۆ خۆت دەزانیانی سیاسەتی ئەمریکا لە ئێستادا ئەو هی ئەم بەڕێبەرایەتی داناڵد ترامپ سیاسەتێکی زۆر جیاوازە لەوەی کە پێشتر هەبووە بەرامبەر بە ئێران. This is very different than 2010 when we were trying to set up. ئەمە زۆر جیاوازە لە ساڵی 2010 کاتێک دەمانیست ڕێکەوتی مانەوەی هێزەکانمان ڕێک بکەین. لەو کاتەشدا ئێران نەیدەویست ئەو ڕێکەوتنە لە نێوان عێراق و ئەمریکادا بکرێت. ئێران نایەوێت هێزەکانی ئەمریکا لە عێراق بێت. بەڵام وەک گوێمان لە قەیس خەزعەلی بوو کە ڕستە و کەلوپە لە لەشکریەکانی ئەمریکا و پشتیوانی لۆژیکی ئەمریکایی و چەک و تەقەمەنی ئەمریکای دەوێت چونکە دەیانێت بەکاری بێنن. حەشی شعبی تێکەڵ بە هێزە ئاسایشەکانی عێراق کراوە. قەیس خەزعەلی دەیەوێت فڕۆکەکانی F-16 بەکار بهێنێت، بەڵام دژ بە مەترسیە دەرەچیەکان نا، بەڵکو لەوانەیە بۆ لێدانی شوێنێک بێت لە ناو سووریادا. جا ئەمەیە گرفتەکە با سەیری لەشکری عێراق و ئەرکەکانی بکەین. بینیمان لە کەرکووک هێزەکانی دژە تیرۆر و حەشی شعبی دژی هێزی پێشمەرگەی کوردستان بەکار دەهێنن. لەبەری ئەوەی جۆرێک ڕێکەوتن بکرێت هێزی لەشکری بەکارهێنن. تانکی ئەمریکایی تێدا بەکارهێنن کە چەکی بەهێز لە مەیدانەکانی شەڕدا. تا بەڕاستی پێم وایە کە قەیس خەزعەلی بەو ژمارە زۆرەی
کورسیەکانیەوە لە پەرلەماندا و داوای چوونە دەرەوەی سەربازەکانی ئەمریکا دەکات مقتەدا ئەسەدیش بە هەمان شێوە ئەو داوای مۆر کردووە جا ئەوان کاڤیاریان دەست سەربازی ئەمریکا ناوێت بەڵام چەک و کەرەستە لەشکریەکانی ئەمریکا و زانیاریەکان و پشتیوانی لۆجستی ئەمریکایان دەوێت چونکە دەیانەیە بەکاری بێنن لە کاتێکدا کە باز لە لەشکری عێراق دەکەین یانی باسمان لە حەشی شعبیە نابێ لە بیرمان بچێت هێزی بەدر باڵادەستە لە پۆستە باڵاکانی لەشکری عێراقدا بەدر هێزێکی سەر بە ئێرانە هەموو ئەو شتانی کە قەیس خەزعەل و ئەبوو مەهدی موهاندیس و قاسم سولەیمانی دەیانەوێت بیکەن لە ڕێی هادی عامریەوە دەکەن تۆڕێکە بۆ کار ئاسانیکردن ئەمە بەو مانای نییە هادی عامری یاریەکە دەکات بەڵکو کار ئاسانیەکان دەکات نابێ بیرمان بچێت هەڵسەنگاندنی لەشکری عێراق لە شەڕی دژی داعشدا بووە هەڵسەنگاندنەکان لەسەر ئەو بنچینەیە نەبووە بکەوێتە دوای میلیشیاکانی هێزی قودسی پاسداران هێزی تایبەتی سەربازی عێراق لە ساڵی 2010دا زۆر جیاوازە لە ئێستا ئەو هێزە لە ساڵی 2006دا شەڕی میلیشیاکانی وەک کەتایب حزب الله و جەشی مەهدی دەکرد جا ئێستا ئەمە کێشەکەیە ئایا لەشکری عێراق بۆچی دروستکراوە یان وەزارەتی ناوخۆی عێراق باڵادەستی خۆی دەوێت بەسەر دۆسیەی هێزە ئاسایشەکاندا تابکەونە چاودێریکردنی خەڵکو و دوای خەڵکیش بکەون و کەرەستە و کەلوپەلە ئەمریکایەکان بۆ ئەو مەبەستانەی خۆیان بەکاری بێنن بۆیە لای من پرسیارەکە لەوەدایە ئایا لەشکری عێراق بۆ بەرەنگاربوونەوەی ئێرانە بێگومان نا ئایا بۆ پاراستنی سوورەکانی باشووە لە عەرەبستانی سەعودی بێگومان نا بۆ بەرەنگاربوونەوەی ئوردون و تورکیا و سووریایە بێگومان نا بەڵکو زۆر بە سادەی ئەرکەکەی بۆ شکست پێهێنانی داعش و ئەلقاعیدەیە بەڵام بەهۆی ئەو کارانەی لەشکر کردوونی بەرامبەر خەڵک نەیتوانیوە ئەو جۆرە پشتیوانیە لە ناو سونەکاندا دروست بکات تا داعش ڕەت بکەن Destroy buildings, knock down buildings, punish population centers, not build support in the Sunni communities to reject ISIS. انتفاض زۆر بە کورتی پێم بڵێ من زۆر جار لە سیاسەتمەدارانی عەرەبی سونە و لە خەڵکی عەرەبی سونە لە ڕوومادی بێ لە مووسڵ بێ لە دیالە تەنانەت لە تکریتیش ینی ئەویان پێگوتوم دەڵێ داعش و حەشدی شعبی دوو دیوی یەک دراون پێدوانی ئەوە با بڵێن دەستەواژەیەکی تۆزێ قورس بێ لە کاتێکا کە حەشدی شعبی شەڕی داعشیە کرد بەڵێ حەش شعبی شەڕی دژ داعشی کردووە بەڵام ئەگەر داعش نەمێنێت ئەوە پێویستە بوونی حەش شعبی ناکات هەر بۆیە هەردوو لایەن پێویستیان بە یەکترە پێش ساڵی 2003 عراقیەکان باسییان لە وڵاتێک دەکرد و بە عراقی نوێ ناودێریان دەکرد بەڵام ڕووداوەکان وەک دەگوترێ بە پێچەوانەی خواستەکانەوە بوون بەبێ هیچ گومانێک دەکەوێتە سەرەوەی عراقی نوێ چیمان پێ دەڵێت ڕاستە تەواو جیاوازە لەگەڵ سەروەختی ڕژێمی بەعزدا بەڵام بەدڵنیاییەوە وەک بەرەنجام جێ ڕەزامەندی هەموو پێکاتەکانی وڵاتەکە نیە بە کورد و شیع و سونەشەوە ئەجابۆیە ئایا عراقی نوێ وڵاتێکە بەڕەهەندەکانی بۆ نمونە مافی مرۆڤ و ئازادیەکانی ئێستاوە یان هێرشکردن و داگیرکردنی وەگەوەی مووسڵ ئەگەرمە عراقی نوێ بێت بەدڵنیاییەوە ئەو عراقا نییە کە خەڵەکە چاوەڕوانیان دەکرد بۆ دیموکراسیش بە هەمان شێوە دەشێ بەخت یاوەری نەبوو بێ چاودێر لەو بڕوایەدان هێشتا زووە باس لە جێگیرکردنی پرەنسیپە سەرەکیەکانی دیموکراسی بکرێت لە عێراقدا دیموکراسی ئەرتەنا هەوڵی تاکە کەس نییە پرۆسەیەکە لە بەردانەوەندنە بەهێزکردنی توانەکانە ڕێگەدانە بە هێز جیاوازەکان و هەروەهاش تۆکمەکردنی تواناییەکانی خەڵکە لە کاتێکدا زۆرێک لە ژنانی عراقی دەڵێن بەشداریان لە پرۆسی سیاسی و دیموکراسیدا چمانایەکی هەیە ئایا دەتوانن پاش وێرانبوونی شاری مووسڵ دیموکراسی ببینن؟ جا بەڕاستی ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە و بە تایبەتیش لەگەڵ کێشەکانی داعشدا کێشەی مووسڵ و هەروە کێشەی کەرکووک جا عراق هێشتا ڕێگەیەکی درێژی لە پێشە تا ببێتە وڵاتێکی دیموکراسی عراق خاوەنی سامانێکی زۆری ژێرزەویە و هەروەهاش سەرچاوەیەکی بەرچاوی مرۆییشی هەیە بەڵام خراپی بەڕێوەبردن بە تایبەتی لەم 16 ساڵی ڕابردوودا هۆکارێکی گەورەی نەپێکانی ئامانجەکانیەتی عێراق وڵاتێکە کێشەی سامان و سەرچاوی نییە تەنها ئەوەی پێویستێتی ئەو سەرچاوانە بەکاربهێنێت چونکە دۆستەکانی عێراق پشتیوانیەکی بەرچاویان بە عێراق داوە لە کۆنفرانسەکەی کوێتدا لە کاتێکدا دەشزانین عێراق خۆی بەرپرسیارە لە چارەنووس و لە بواری دارایی خۆی جا هەرچەند زووتر تەواوی سامانی نەوت بخرێتە بەردەست ئەوە ینی بەکارهێنانی تەواوی سەرچاوەکانی وزە کە بۆ ماوەیەک وەک پێویست بەکار نەهێنراون ئەمەشتا زووتر بێت باشترە و پێشم وایە ئێستا عێراق لەم بڕیارەوە نزیکە هەر بۆیەشە داوای درێژەدان بە هاوبەندی ئاسایشەکان دەکرێت لەگەڵ عێراقدا چونکە وەک دەڵێن سەقامگیری لەگەڵ هەبوونی مەترسیەکاندا لە یەک شوێندا جێیان نابێتەوە.
پێم وایە درێژەدان بە شەڕی دژی ئایدۆلۆژیەتە نەریتیەکەی داعش گرنگ و سەرەکیشە دڵنیابوونیش لەوەی لاوازی لە هیچ کۆمەڵگەیەکدا نەبێتە مای پشتیوانی بۆ سەر هەڵدانەوەی داعش جا بڵێ ئێمە نیگەرانین پێویستە عێراق و دۆستەکانی عێراقیش وریابن هەر بۆیەشە درێژە بە هاوبەشیە تۆکمە ئاسایشەکەمان دەدەین تا پێکەوە کار بکەین و چیمان لەدەست بێت پێکەوە بکەین و دڵنیابین لەوەی ئەو مەترسیە نەبێتە شتێکی هەمیشەیی. ئینتیفاز من نازانم لە بیرێ ماوەیان نا پێش ساڵی 2003 لە کۆنفرانسی لەندەندا لە کۆنفرانسی نیویۆرکدا ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنانەی عێراقی کە ئەمڕۆ فەرمانڕەوان باسییان لەوە دەکرد و مژدەی ئەوەیان بە خەڵکی عێراقدا کە عێراقێکی نوێ دێنە ئاراوە عێراقێکی نوێ تەواو جیاواز لەوەی ڕابردوو 16 ساڵ تێدەپەڕێ عێراق ئەو عێراقە نوێیە دەزانیت ئەمە بابەتێکی زۆری لەسەر دەکوترێت بەڵام هەوڵ دەدەم بە پوختێکی کورد باسی بکەم لادەن سەدام حوسێین لە دەسەڵات لەسەر بنچینەی هاوپەیمانەتی نێوان کورد و شیعە و ئەمریکا بوو لەگەڵ وەک دەکوترێت بێلایەنی ئێرانیەکاندا شیعەکان لە دوای 2003 و هەڵوێستی خۆیان گۆڕی و لە بری ئەوەی وابەستەی ڕێبازی عێراقی بوون ببن دەستیان کرد بە شەڕی ئەوانەی دیکتاتۆری ڕزگاری کردن من لێرەدا مەبەستم لە ڕێبەرانی سیاسی شیعەکانە نەک دانیشتوانی شیعە ڕێبەرانی شیعە دەستیان بەکارکردن کرد لەسەر کارنامەی ئێران نەک لەسەر کارنامەی عێراقیەکان ئەمە تا ئێستا کێشە سەرەکیەکەی عێراق ئەی بۆ خەڵکی عێراق خۆی خەڵکی عێراق ئێستا چۆن لەم سەرکردایەتیانی ناو عێراق دەڕوانێ خەڵکی عێراق زۆر زیرەک و زۆریش ئازان لە شاری بەسرا خۆپیشاندانی گەورەیان کرد کونسولخانەی ئێرانیان سوتاند ئاگریان بەرنەدایە کونسولخانەی بریتانیا یان ئەمریکا ئەمە پەیامێکی زۆر بەهێز بوو بەرەنجامەکانی ڕاوەرگرتنێکی گشتی لایەن ڕۆژنامەی واشنگتن پۆستەوە ئەوە نیشان دەدەن کە لە سەدا 50 شیعە لە عێراقدا وەک دوژمن دەڕوان لە ئێران ئەم ڕێژەیە دەهێند زۆرتر بووە بە بەراورد لەگەڵ ساڵی 2015 جاگەر شیعەکان لە سەدا 50 بن و سوننەکان دەکرێت بڵێم هەمووی و هەروەها کوردەکانیش ئەوە بۆ دەردەکەوێت لە سەدا 75 بۆ لە سەدا 80 گەلی عێراق دژی ئێران گەلی عێراق بەڕوونی و ئاشکرایی خۆی یەکلا کردوێتەوە پێشم وایە پێویستە ئەمریکا و جیهانی یارمەتی گەلی عێراق بدات بۆ نێشتنی ئەم ڕژیمە گەندەڵی عێراق مایکل بەڕای تۆ لەماوەی ئەم 16 ساڵەی ڕابردوودا عێراقیەکان توانیوە سەرچاوەکان و سامانەکانی عێراق بە شێوەیەکی دروست بەکاربێنن باسم لەو فترەیە نییە لەو سەروەختە نییە کە شەڕی داعش دەستی پێکردووە ئەمە بودجەیەکی تایبەتی دەوێت. دەگەڕێمەوە سەر ئەوەی ئینتیفاز باسی لە سەدا 75 دانیشتوان لە سیەکانی تەمەنیاندان گۆڕانکاریان دەوێت دەیانێوە سەرچاوانە بۆ عێراق و عێراقیەکان بەکاربهێنرێت ئەویان ناوێت لایەن ئاینەکان گەندەڵی بەکاربێنن بۆ ڕەوایدان بە بێبەشکردنی خەڵک لە وڵاتەکەدا پێم وایە هەڵبژاردننی داهاتوو گەورە دەبێت ئەگەر ڕێبەرانی نوێ ببینین و ئەمەش ئەو هیوایە دەبێت کە عێراقی نوێ ببینین لە عێراق و گەنجارەت هەن ئەم لایەنە سیاسیانە ڕەت دەکەنەوە و کونسولخانەی ئێران ئاورێت پەیوەندیەکی باشیان لەگەڵ ئەمریکا و جیهانی ڕۆژئاوادا دەوێت لەسەر بنچینی تەکنۆلۆژیا و بەکارهێنانی وەبەرهێنان و پەروەردە و خزمەتگوزاری تەندروستی و زۆر شتی تریش ناکارەوەی لە دۆسەکانی تایبەت بە لەشکر و پەیوەندی دیپلۆماسیدا سنووردار بێت هیوا هەیە بۆ عێراق لە 2022دا بەڵام پێویستە لە ئێستاوە کێشەکان چارەسەر بکرێت پێویستە بە وردی سەیری کاریگەریەکانی ئێران بکرێت. بەڵام وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆشی سپی یان نێوەندەکانی ئەمریکا زۆر ستایشی هەڵبژاردنەکەی پێشووی عێراق دەکەن و دەڵێن عێراق لەو هەڵبژاردنەدا توانی مەسەلەی تایفەگەرایی تێبپەڕێنێ. بەڕاستی من هاوڕانی چونکە کەمتر لە سەداچری دانیشتوان لەو هەڵبژاردنەدا دەنجیاندا جا دەنجیان بەچێ داوە بە موقتەدا سەدر دەنجیان بەلایەنی فەتح داوە پێویستە ئەمریکا بە چاوی عێراقیەکانەوە لە عێراق بڕوانێت و گوێ لەوە بگرێت کە خەڵک دێت خەڵک ماندووە لە تایفە لە ئێران بێزارن ئیتر پێویستە ئاگادار بێت لەو ڕۆژە و بە وردی سەیری بکات. مایکل ئینتیفاز زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاس و پێزانینم. Thank you very much. خۆشەویستان تا بەرنامەی داهاتووی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و کاتێکی شاد بۆ هەمووان.